من کارمەندم باز بخوا شێرپەنجە نەبوو هۆی وەستانی کارەکەم. من شۆکی شێرپەنجەم لەگەڵ گەشتبین و پاڵپشتەکەی بەڕێ کرد. من گەشتبینم خۆش ئەوێت لەگەڵ گەشتبینی سەرسامە دەکات. ناوم گوڵزارە، توشبی شێرپەنجەی مەمکم خاتونی ماڵەوەم و کاری فەرمانبەریشەکەم، لەگەڵ ئەوەشا خولیام کاری دەستیە. ڕاستە شێرپەنجە هەنێک لە توانای جەستەیی کەم کردومەتەوە، بەڵام لەگەڵ گەشتبینە هەست بە و بێتواناییە ناکەم و گەشتبینە بۆ هەمومان. من ناوم دڵسۆزە، ئەندازیارم، کاری ڕێگابان و پڕ دەکەم و 4 ساڵە تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمک بووم. ئەلحەمدوللا بە فەزلی خوا و ئستافی سمارت توانیم نەخۆشیەکەم تێپەڕێنم و بە هیچ شێوەیەک نەخۆشی شێرپەنجە کاریگەری نەبوو لەسەر توانای جەستەیی و مێشکی من و لە کارەکانم. چۆن کارەکانم بۆ ڕەزامەندی خوای گەورەیە، سەبر و ئارامیم و گروپی گەشتبین ئینشاءڵڵا بۆ ڕەزامەندی خوای گەورە. من توشبووی شێرپەنجەی مەمکم. شێرپەنجە وای نەکردووە کەم تەرخەمی بکەم لە بەڕێوەبردنی مناڵەکان و ماڵەکەم. من بەڕێوەبەری ماڵی خۆمم گەشتبین فێری کردوم، خۆڕاگر بم و گەشتبین هێزێکە بۆ بەردەوامی. سلام علیکم بەڕێزان، بەخێربێن بۆ حوتەمین دیداری گروپی گەشتبین. ئەزیزان، وەکو خۆتان ئەزانن ئەمە حوتەمین دیداری گەشتبینە. 6 دانە لە دیدارمان بەسەرکەوتووی سوپاس بەخوا تێپەڕاندووە. ئەمەش دەبێتە دیدارێکی دیکە، دەبێتە شاکارێکی جیاوازی دیکەی کارەکانی گەشتبین. ئەزیزان، گروپی گەشتبین بە سەرپەرشتی تیمی نەخۆشیەکانی مەمک و سەرپەرشتی پرۆفیسۆر دکتۆر عەبدولواحید بەردەوام لە هەوڵدایە بۆ خزمەتی زیاتری چارەخوازانی توشبوانی شێرپەنجەی مەمک. هەر جەلسەیە کە بۆ ئێوەی ئەنجام ئەدەین هەوڵمان ناوە جەلسەی داهاتوو تەواو جیاوازتر بێت. ئەویش تەنها بە مەبەستی زیاتری خزمەتکردنی ئێوەیە لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتیمانەوە بەرامبەرتان. بەڕێزان، جێگەی خۆیەتی کە ئێمە دەستخۆشێکی تایبەت لە ستافی ئیداری تاوەری تەندروستی سمارت بکەین کە هاوکارمان بووە لە ڕێکخستنی ئەم جۆرە چالاکیەدا، چونکە ئەتوانین بڵین بەبێ هاوکارەکانی ئەوان و ئامادەبوون و بەدەمەوە هاتنی ئێمە وەها چالاکیەک نەدەکرا بە سەرکەوتووی بەم شێوەیە بەڕێوە بچێت. ئەمڕۆ ئینشاءڵڵا دیدارێکی تەواو جیاوازمان دەبێت. بە دوو بەشی جیاواز دەست پێکەین. سەرەتا لەلایەن دکتۆر ئەحمەد ڕازیەوە سیمینارێکی تایبەتمان دەبێت. لە دواتردا چالاکیەکی کراوەمان هەیە، لێرە بەشی کاری دەستیمان هەیە، لە دەرەوە بەشی خواردنمان هەیە. دەست دەکەین بە پاڵپشتەکانمان بۆ چارەخوازانمان. بەڕێزان، ئەم چارەخوازانی کە ئێستا لێران زیاتر لە 11 چارەخواز ئەمڕۆ کار و چالاکیتان بۆ نمایش ئەکەن کە زیاتر لە مانگێکە لە هەوڵ و تەقەلایەکی زۆرجان بۆی ئەمڕۆ ئێوە کارەکانیان ببینین. ئێمە هەموو کات ئەوەمان ئەوێ کە توشبوانی شێرپەنجەی مەمک بگەن بۆ بڕوایی کە شێرپەنجەی مەمک ڕاستە لەوانەیە بەشێکی جەستەیان لێ ببات، تووشی نەخۆشیێکیان بکات، بەڵام ناتوانێت لە تواناکانیان کەم بکاتەوانێ ئینشاءڵڵا. بۆیە ئینشاءڵڵا ئێمە ئەمڕۆ دیدارەکەمان بۆ پەڕی خۆشحاڵیەوە بە سیمینارەکەمان دەست پێکەین، لە دواتریشدا چالاکیەکی کراوە دەست پێکەین. بەڕێزان، ئیتر هیواداری ئینشاءڵڵا ئێوەش هاوکارمان بن لە پاراستنی پاکوخاوێنی هۆڵەکەدا لەبەرەوەی بەکارهێنانی خواردن بۆ ناو هۆڵەکە بە هەموو شێوەیەک قەدەغەیە و لەگەڵ کەمکردنەوەی لۆد لەسەر مەسعەدەکاندا. ئیتر ئینشاءڵڵا ئێمە ئەمڕۆ دیدارێکی زۆر تایبەت بەڕێوە بین. دواتر مامۆستا ئەتوانێت بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. السلام عليكم ورحمة الله وبركاته. الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. آمد أبواني عزيز خوشويست، صلاة ورحمة ومهرباني خوي پروردگار لهمولایك بيت، خوي پروردگار همولای پایدار و پارێزرا و دامەزرا و کات. خۆشەویستانم، دوای سپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگار، سەرەتا سپاس و ستایش بۆ گروپی گەشتبین کە بەڕاستی ناوەکەی بەخۆیەوەیە و جێبەجێکەری تەواوی ئەو فەرمایشتە جوانانەی کە لە حەدیث و لە ئەقوالی زانایان و هەروەها لە ئەقوالی دکتۆرەکان، ئەو دکتۆرانەی کە بە حەق دکتۆر بوون و هەروەها ئەقوالی فەلاسیفەیان جێبەجێ کردووە، بە تایبەت ئەبو الطیب کە ئەبوقڕاتە کە دەڵێ تەشخیصی مەریض یان تەشخیصی نەخۆش باشتر نییە لە ناسینی شخصیەتی دکتۆر
واتە شخصیەتی نەخۆش چاکترە لە تەشخیصی نەخۆشیەکە کە ئەمان بەڕاستی لەم گروپەیە و بە هاوکاری ئەم تاوەرە پیرۆزە توانیویانە هەمیشە کاری چاک و هەروەها چالاکی ناوازە جێبەجێکەن. دوای ئەوە سپاس وستایش بۆ ئێوە ئەزیزان و خۆشەویستانم کە توانیوتانە بەم جەستە ماندووەوە بتوانن کۆڵ نەدەن، بتوانن جێبەجێکەری هەموو ئەو ئەقوال و ئەو وتە جوانانە بن کە زانایان وەخوای پەروەردگار و پێشینی چاک فەرموویەتی. بەڕاستی من نەهاتووم خۆشەویستانم قسەکانم ئێوە بیکەن بە کردار، من هاتووم ئەو کردارانەی کە ئێوە کردوتانە بیکەم بە قسە و لە شوێنی تر بیگەڕمەوە، من هاتووم ئەو کردارانەی کە ئێوە ئەنجامی ئەدەن لە جامیع و مەجامیعەکان بۆ خەڵکی باسکەین، بڵێن هێشتا کەسانێک لەگەڵەوە کە خەڵکێک بە ناومێدیان نەزانێ نەک ناومێد نین، نەک نەخۆش نین، بەڵکو خۆیان دکتۆرن. وەکو فەلاسیفەکان وتویانە من تەمەڕەضە مەریض و وتویانە كل مەریض طەبیب، هەموو دکتۆرێک هەموو مەریضێک هەموو نەخۆشێک بۆ خۆی دکتۆرێکە. ئێمە هاتووین خۆشەویستانم ئەم کردارە جوانەی کە ئێوە هەتانە بیکەین بە قسە، نەک قسەکردنی من بێ بە کردارێک بۆ ئێوە، چونکە ئێوە بەڕاستی کرداری خۆتان کردووە، کار و چالاکی ناوازەتان لە هەکبەیە، پێویستە ئەم چالاکی و کار و ناوازە جوانەی ئێوە بکرێ بە قسە. من و ئەمثالی من لە زۆر شوێنە باسی کە. خۆشەویستانم ئەم نیعمەتەیە کە دەیبینی فەضلی کوری سەرخەسی و توێتی ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ئین فی العلل لنعما لا ينبغي لعاقل أن يجهلها. ئەفەرمێ بەڕاستی لە نەخۆشی کۆمەڵێک سوود هەیە کە بە هیچ شێوازێ ئینسانی عاقڵ نابێ فەرامۆشیکە. ئەمە سوودەکەیەتی کە دەبینی بەهۆی نەخۆشیەوە خەڵکانێک نەک ناومێد نابێ بەڵکو چالاکی ئەنجامەدا. ئەمە ئەو قسەیە کە ئێمە بە قسە بیستومانە ئەمڕۆوا بە چاوی سەر دەیبینین کە سفیانی ثەوری ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ دەیفەرموو ليس بفقيه من لم يعد البلاء نعمة. ئەفەرمێ بەڕاستی تێ نەگەشتووە لەخوا هەچ کەسێ بەڵاو نەخۆشی بە نیعمەت نەزانێ. ئەمە ئەمڕۆ ئەو قسەی حەسەنی بەسریە دەبینین کە دەیفەرموو یا هذا إن الله ذكرك فاذكره یا إن الله ذكرك فاذكره. خوای پەروەردگار تۆی هێناوەتە جۆش، تۆی وەبیر هێناوە، تۆش بیری خوای پەروەردگار کە، ناومێد نەبیت و نەوەستی، کار و کۆششکە. ئەمە ئەو ڕۆژەیە کە کاتی خۆی پێشینی چاک فەلاسیفە و زانایان دکتۆرەکان بە ئێمەیان دەوت ئینسانی نەخۆش ئەوەندەی بیر لە ئیبداع بکاتەوە چاکتر دەتوانێ نەخۆشیەکەی تێپەڕێنێ لەو کەسەی کە بیر لە نەخۆشیەکەی دەکاتەوە. وەوتویانە بیرکردنەوە لە چارەسەر بۆ خۆی نیوەی شیفاءە. ئەمە ئەو ڕۆژەیە کە حەسەنی بەسری ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێدا دەنیشت بە خەڵکی نەخۆشی دەوت یا هذا گوێ بگرە والله ما هي بشر أيام المسلم. نەخۆشی خراپترین ڕۆژی ئیماندار نییە بەڵکو یەکێکە لە چاکترین ڕۆژی ئیماندار. ئاگادار بە. ئەمە ئەو ڕۆژەیە کە ئیبن مەسعود ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ دەیفەرموو ئەما والله یا ئەیم الله لو مرضت قلوبكم وصحت أجسامكم لكنتم أهون على الله من الجعلان. ئەی فەرموو ئەگەر دڵەکانتان نەخۆش بێ و لاشەتان ساغ بێ وەکو خەڵکێکی زۆر دەبینی وایە ئەوە بۆ خوایە لای خوای پەروەردگار لە قارۆنچە سوکترن. ئێوە لای خوای پەروەردگار گرانبەهان، ئێوە لای خوای پەروەردگار بە قیمەتن. ڕاستە لەوە چێ جەستەتان ماندووی کردبن، ڕاستە لەوە چێ نەخۆشی کەمێک بێئومێدی کردبن، بەڵام مادەم دڵتان نەخۆش نییە، دڵتان ساغە، جەستەتانی نەک هەڵنەساندۆتەوە بەڵکو توانیوێتی بیرکاتەوە لەوەی کە بتوانن ئیبداعکەن، بتوانن پێشەنگ بن. هەر ئێوە نین ئەزیزان و خۆشەویستانم. ئەم نوختە زۆر زەرورە تێ بگەین. من دەڵێم ئێوە کردداری ئێوە دەکەم بە قسە، نەک قسەی من ئێوە بیکەن بە کردار. هەر ئێوە نین لە کاتی نەخۆشیە توانی بێتی ئیبداعی کردبێ. بشۆ بزانە خاوەنی گەورەترین مەجەللەی عالەمی ئەمریکی ئافرەتێکە بە ناوی لیس کە یەکێک لە عینوانی مەجەللەکان نووسیوێتی لا وەختە لیلمەوت، وەختی مردن نییە، وەختی ئیشە، وەختی دەستپێکێکی تازەیە. لەو دەقەوە نەخۆش کەوتی دەبێ ئیشکەی کە هەر ئەسڵی ناوی گۆڤارەکەی بەو ناوەوە ناوناوە کە خۆشی یەکێک بۆ لەو ئافرەتانی تووشی شێربەنجە بووە. زۆرێک لەوانەی دەبینی لە مەکتەبە تەمەڵ بوون بەڵام کاتێ تووشی نەخۆشی بوون وەکو قسەی سالم سولەیمان توانیوێتی لە طب وەرگیرێ دەڵێت دوای ئەوەی کە تووشی شێرپەنجە بوو. زۆرێک دەبینی لەو فەیلسوفانەی کە لە عالەمی
ئەوروپا و ئیسلامی ژابوون وەکو نیوتن وەکو ئەنیشتاین وەکو زۆرێکی تر دەبینی پێداویستی تایبەت بوون کە پێداویستی تایبەت و خاوەن پێداویستی تایبەت لە خوار نەخۆشیەوەیە. ئەگەر نمونەی ترت بۆ بێنمەوە دەبینی لە ناو سەحابەکانی ژامن و نمونەمان هەبوو کەواتە بزانە هەر تۆ نیت ئەوەندە بە جەرگ و ئازابی بەدەم نەخۆشیەوە نەک ئەوەی نەکەوت بێتی خۆت نەخسب بێ و خۆت نەخزاند بێتە سوچی ناومێدی بەڵکو بیر لە گەشتبینی و چاکسازی و ئیبداعکەیتەوە دەبینی بەشێ لە سەحابەوا بوون. ڕەبیع بن عامیر یەکێک بوو لە سەفیری ئەهلی ئیسلام بۆ لای فارسەکان خاوەن پێداویستی تایبەت بوو. دەبینی عەتای کوڕی ڕەباح لە تابعین کەعبی کوڕی مالیک ابن أم مكتوم رضا ورحمتي خوای لێ بێ سەحابەی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام و خاوەن پێداویستی تایبەت بوو. ئەبان قاضی مدینە بوو والی مدینە بوو خاوەن پێداویستی تایبەت بوو. وەرە خوارەوە ئەحنەف کابرایەک بوو نزیکەی 100,000 لە خەڵکی بەدوایە بوو. ئەوەندە شوێن پێی کەوتە بوون ئەوەندە قەناعەتیان پێی بوو ئەوەندە سەرسامی بوون دەڵێن کانە ئیذا غەضب لا يسألونه لما غضب ومما غضب. ئەگەر تووڕە بووایە نەیانەپرسی لەسەر چی تووڕە بووی و بۆچی تووڕە بووی. ئەم پیاوە خاوەن پێداویستی تایبەت بوو. عەتای کوڕی ڕەباح دەیانوت لە مەدینە نابێ کەس قسەکاتە ئەو هەبێ خاوەن پێداویستی تایبەت بوو. ئەحنەف خاوەن پێداویستی تایبەت بوو. زەمەخشەری خاوەن پێداویستی تایبەت بوو. زەکەریە لەنساری خاوەن پێداویستی تایبەت بوو. ئەمانە هەموو کەڵە پیاوانی ئومەتی ئیسلامن هەمویان فەلاسیفە بوون. وەرە خوارەوە سەیری بەشێکی تری زۆری لە زانایان ئیمامی سفراینی ئیمامی بەغدادی ئیمامی ئەلئوجهوری ئیمامی ئەبوو حەیان ئیمامی ابن خەباس ئیمامی ترمذی زۆرێکی تر لە زانایان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ و بەشێکی تری باش لە فەلاسیفەکان دەبینی کاتێک چیرۆکیان دەخوێنیتەوە خاوەن پێداویستی تایبەت بوون. بەڵام چونکە گەشبین بوون چونکە وەکو ئێوە بیریان لەوە کردوتەوە کە بە گەشبینی دەتوانن هەم نەخۆشیەکە تێپەڕێنن هەم لەگەڵ نەخۆشیەکە بژی. هەدەف لە ژیانە تێپەڕاندنی نەخۆشی و ناخۆشی نییە. هیچ کەسێ نییە ئیلا یان نەخۆشە یان وەزعێکی ناخۆش و مشکلەیەکی هەیە تەنها شێت دەبێت. هەدەف لە ژیانە بریتیە لەوەی چۆن هەڵدەکەی لەگەڵ نەخۆشی و ناخۆشی. ئەمە واقعەکەیە. هەچ کەسێ توانی هەڵکا لەگەڵ نەخۆشی و ناخۆشیە براوەیە. شکسپیر ئەڵێ ئیذا جعلوکە تەشک فی نەفسک فقد هەزەموکە بالفعل. هەچ کاتێ توانیان گومانت بۆ دروستکەن لە نەفسی خۆت ئەو کاتە بزانە دۆڕاوی. بۆیە ئینسانی ئیماندار ئینسانی خاوەن مەبدە ئینسانی خاوەن ئەزمون ئینسانی بە قیمەت هەرگیز و هەرگیز ثیقە لە دەست نایە. هەمیشە گەشبینە هەمیشە بە ئومێدەوە دەڕوانێتە دنیا. هەمیشە زۆر جار ئەو ناخۆشی کە دێ بەسەریە دەیکاتە چی دەیکاتە وەرچەرخانێک بۆ ئەوەی ئیبداعی پێ بکە. کەس نییە بە ناخۆشیات تێنەپەڕی بێ کەس نییە بە نەخۆشیات تێنەپەڕێ کەس نییە ناڕەحەتی بەسەردا نەهات بێ بە تایبەتی پێغەمبەران عەلا نەبینا عەلەیهیم سەڵات وەسەلام. هەدەفەکە ئەوەیە بزانی چۆن لەگەڵ یا هەڵەکەی چۆن لەگەڵ ئەم نەخۆشیە دەژیت چۆن بەدەم ئەم نەخۆشیەوە تەجربەت بۆ خەڵک نەقلەکەی. فەلاسیفەکان دەڵێن نەخۆشێکی کۆن لە دکتۆرێکی تازە بە قیمەتترە و تەجربەی زیاترە. فەلاسیفەکان دەڵێن من تەمەڕەض مەریض هەچ کەسێ خۆی نەخۆشکە نەخۆشەکەوێ هەچ کەسێ بەدەم نەخۆشیەوە بڕوخێ نەخۆشیەکەی زیاد دەکا. دەڵێن سەرەتای وەرچەرخانی ئینسان بۆ ئەوەی لەگەڵ نەخۆشیە هەڵکە ئومێد بەخش بێ و هەروەها تەمەن درێژ بێ لەگەڵیا تەندروست باش بێ بریتیەوە لەوەی کە لە مێشکە ئومێد دروستکە. خۆشەویستانم نەبوونی ئومێد نەبوونی گەشببینی نەبوونی ڕوئیا نەڕوخان گەورەترین نقطەیە کە خوای پەروەردگار لە قورئانە گوێی پێداوە. ئەگەر سەیری چیرۆکی یعقوب بکەی هەمووتان چیرۆکی یعقوبتان بیستووە. یعقوب عەلەیهی سەلام یعقوبی کوڕی ئیسحاقی کوڕی ئیبراهیم دەبینی کاتێک کە دەستی دایە ترس کاتێک کە ویستیان کوڕەکەی بەرن بۆ سەیران و گەشت فەرمووی و ئەخاف ئەن یەأکولەه الذئب ئەترسم کە گورگ بیخوا. مادەم ترس چوو بۆ دڵی فعلەن بەو قسەی کە لە دەمی هاتە دەرەوە هێنایەنەوە بۆی وتیان گورگ خواردوێتی و جلەکانیان بۆ هێنایەوە. مادەم ترسا هەم یوسفی لە دەست چوو هەم چاویژی لە دەست چوو. هەر ئەم یعقوبە کاتێک کە وازی لە ترس هێنا ترسی تێپەڕان دەستی کرد بەوەی کە ئەمری خۆی بداتە دەست خوا ئەو ثیقە و نبووەتەی کە خوا فێری کردووە بیخاتە گەڕ
فەرمووی وأفوض أمري إلى الله لمودوا من كارم دەدەمە دەست خوا وأعلم من الله ما لا تعلمون هەندێشت هەیە من دەیزانم ئێوە نازانن بە شێوازێک ئومێدی بەخوا بوو دوای چەندین ساڵ دوورکەوتنەوە لە کوڕەکەی ئەوەندە خەڵکی چواردەوری نائومێد بوون پێیان وت تەڵڵاهی ئینەکە لەفی ضەلالێکە القەدیم تۆ لە گومڕایی پێش دواز ناهێنی تاکەی هەر بەتەمایت و هەر گەشببینی فەرمووی وأعلم من الله ما لا تعلمون ئێوە نەزانن ئێوە ماوتانە تێبگەن زۆر چیرۆکەیە من لە هی خۆی پەروەردگار حاڵیم و دەزانم ئێوە نازانن کاتێ ئومێدی هەبوو پێشتر بێ ئومێد و نائومێد و ترس لە دڵیا بوو خۆی پەروەردگار هەم چاوی لێسن هەم یوسف بەڵام دوای ئەوە کە ئومێد هاتە گیانی هەم چاوی بۆ گەڕایەوە هەم یوسف سەیری چیرۆکی باقی پێغەمبەران کە ئادەم لەگەڵ ئیبلیس هەردووکیان لە بەهەشت دەرکران ئادەم مادەم ئومێدی هەبوو عليه السلام فرمي ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين خواهي جان إيما ظلم ما لنفسي خومان كردوه أقر تولي ما خوش نبي أو إيما براسي لخسارة من دان بي هر دعاءك هر أميدي بالرحمة خواهي خواهي پروردگار لي خوش بو ونبوتي بو جرايوه وخصي جوا بهشت بلام إبليس وك أو دركرا لبهشت بلام ما دمنا أميد بو يكم قصي أو أبو وتي فبما أغويتني ما دمت من جمرا كردوه أو أبو خواي پروردگار بجمرايو بلعيني هشتيوه ورخواروا دبيني يونس لنا فنادى في الظلمات لنا وسكي حوتا أميدي هر لدزنا داو هر دلنا وسكي حودا أميدي بخواي پروردگار هي كبيه نتدروا دفرمي لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين ورخواروا ينسيريكي بشتوبكا دبيني موسى عليه السلام قال أصحاب موسى دواي وكنجاتي دبيل فرعون كدقات بردمي بحر لبردمي أنا جيشي فرعون بدارو دستو جنودكي لبشتيانا ويه ألو كاتا أصحاب موسى خواهي پروردگارم چيرو كان لبلاش بو إما بازناكا أفرمي أصحابي موسى ها ولكاني موسى دلين إنا لمدركون تواو إما براستي بهيج شوازيك نجات ما نابي وجيرين أما كي وادله أصحابي موسى خواصكاني موسى وادله موسى عليه السلام ده فرمي كلا ناؤمد نبو هرقشبين بو فرمي نخير إن معي ربي سيهدين خواهي پروردگارم لقل الرينمونيم دكا أم قصة زور ضرورة بيكي زوزو بدمنا الله وبلي كلا إن معي ربي سيهدين خواهي پروردگار رينمونيم دكا ومن يتصبر يصبره الله لأثرها تو هشكسي آرام قريب خاتبر خواهي پروردگار آرامي دكا أنا رياضانان نفرمون والله موسى نيدزاني كخواهي پروردگار بحري بولد دكا بلام چونك أميدي هبو بخواهي پروردگار بحري بولد كر لا خواهي پروردگار چي تيدشه نخوشي توش بپره زور من بيني شيرپنجي بو پراندي زور من بيني وبستمان شيرپنجي بو لپيشا هيج نبو دوای ژێرپەنجەکەی و دوای نەخۆشیەکەی و دوای ئەو سەرەتان و ناخۆشیی کە تووشی بووە توانیوێتی نەک بەسەر نەخۆشیەکەیە بەسەر زۆرێک لەو ناخۆشیانەی کە لەوە پێشەی بووە زاڵ بێت سەیری تەواوی پێغەمبەران کە وەرە با چیرۆکی یەک بە یەکیان باسکەین تا بزانی ئەم نەخۆشیە بەسەر تۆ نەهاتووە بەتەنها هیچ پێغەمبەرێک نییە هیچ عەبدێکی تایبەتی خوای پەروەردگار نییە ئیلا خوای پەروەردگار بە تەواوی ئەو ناخۆشیانەی بەسەر مرۆڤایەتی هەیە تاقی کردوتەوە لە سەریان ئەیوب 18 ساڵی ڕێک بە نەخۆشی و بەڵەکی دەیناڵاند بەڵام نائومێد نەبوو خۆی پەروەردگار شیفایدا زەکەریا بەو تەمەنە پیرەوە کە وەختی مناڵبوونی نییە بەڵام هەر دوعا دەکات دەفەرمێ ربي إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك ربي شقيا خوای گیان من وا خەریکە تەواو موم سپی بووە و لەوە پێش قەت بە دوعاکردن نائومێد نەبووم بەڵام خوای پەروەردگار نائومێدی ناکات چکە دەفەرمێ من نائومێد نەبووم خوای پەروەردگار نائومێدی ناکات هنالك دعا زكريا ربه أفرمي كاتك زكريا دسي كرب دعاء كردن وفرمي ربي هب لي من لدنك ذرية طيبة أفرمي فنادته الملائكة إن الله يبشرك بيحيى خوي پروردگار مجدي بيدا وربا نموني آفرتاني ناو قرآن باسكين اگر سيري شيروكي اوان ومقارنة شيروكي خود كي دبيني تو هزار قاتد هيا بسر حالي او لبيابانكي بيعاو لبيابانكي ترسناك لبيابانكي قرم آفرتك بناوي هاجر لقل من داليكي كوربيا
نەشیر هەیە نەخواردن هەیە بچێتە سگیەوە و بچێتە سنگیەوە و خواردن و شیری بداتێ نە کۆمەڵێک لەو شتانەی کە ئێمە هەر هەستی پێناکەی لە نیعمەتەکانی دنیا لە بەردەسیایەتی ئەلەو کارتا مێردەکەی جێی دەهێڵێ بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ نا بۆ سەفەرێک کە بەس ڕێگەکەی مەسافەی چەندین مانگە چەندین ڕۆژە ئەلەو کاتا دوور دەکەوێتەوە مێرد دەڕوا مێردیش ناوی ئیبراهیمە پێغەمبەرێکی گەورەی خۆی پەروەردگارە ئەم ئافرەتە زۆری لێ دەکا لەم شوێنەیە بۆ کێ جێمان دەهێڵی بەدەست کێوە دامان دەنەی جواب ناداتەوە چکە هەرچی بڵێ لە زەرریایەتی بیابانە سەختە منداڵێکە بەڵام کاتێ جواب ناداتەوە هاجر چکە ئومێدی هەبوو گەشببین بوو فەرمووی الله ئەمەڕەکە بهذا ئەرەخوا ئەمری پێکردووی لەم شوێنە ئێمە جێبێڵی قال اللهم نعم لای کردەوە فەرمووی بەڵێ خوای گەورە ئەمری پێکردم دەی فەرمووی ئیذەن لا یضیعنا الله ئەبەدا مادەم خوای پەروەردگار ئەمری پێکردووی دڵنیا بە خوای پەروەردگار بە فیڕۆمان نادا ئەوە بوو نەک ئاوی دەست نەکەوت بۆ منداڵی ئاوێکی دەستکەوت کە تا ئێستاش تەواوی بەشەریەت خواخوایەتی قومێکی لێ بخوا کە ئاوی زمزمە هەر خۆی نا چکە ئەم عائیلە هەموو گیانیان ئومێد بوو ئیبراهیم خۆی بەدەم ئومێدەوە لەناو ئاگرا نەجاتی بوو ئومێدی هەبوو بۆیە خوا فەرمووی یا نار ڕوکونی بەردا ئەی ئاگر سارد بەرەوە خێزانی ناوی هاجەڕە لە بیابانە بەو شێوازەیە ئەم عائیلە ئەم ژن و مێردە چکە ئومێد بەخش بوون چکە گەشببین بوون منداڵێکیان دەبێ بە ناوی ئیسماعیل ئەم منداڵە کاتی سەربڕینی دێ بە جەرگ ئازا ئومێد بەخوا ثقة بنفس ففرمي يا أبت افعل ما تؤمر چی دەکەی بیکە سرم بڕە ستجدني إن شاء الله من الصابرين تەواوی پێغەمبەران بەم شێوازە ژیاون بۆیە ناومێد مەبە خۆشەویستم ناومێد مەبە لە نەخۆشیەکەت چاکیان وتووە إذا أظلم الليل انقشع وإذا ضاق الأمر اتسع وإذا اشتد الحبل انقطع دەڵێن چی دەڵێن شەو کاتێ زۆر تاریک دەبێ بەرەبەیانی بەدوایە دێ حەبل کاتێ زۆر تن ڕای دەکێشی دەپسێ و دەقرتێ بە هەمان شێواز نەخۆشی و ناخۆشی کاتێ زۆر زۆر گرێ دەدرێت و زۆر ناڕەحەتەکرێی ئەلەو کاتا خۆشی دێ بەدوایە وەکو شاعیر وتوێتی ضاقت فلما استحكمت حلقاتها فرجت وكنت أظنها لا تفرج زۆر قرس بوو زۆر بەتندی گرێدرا بەڵام دوای ئەوەی تەواو تاریک بوو ئەمجا خۆشی هات من پێم باشە ئەوانەی کە گوێیان لەم تەجربە جوانانەی ئێوەیە ئەوانەی کە ئێوە دەبینن ئەو خەڵکەی کە تەندروستی لاشەی پێی وایە ساغا بەتایبەت ئەوانەی کە دڵیان نەخۆشە کە ئەوە گەورەترین ناخۆشی و نەخۆشیە نەک ئەم نەخۆشی ئێوە کە لە جستەیە تەجربەی ئێوە بکەن بە دەرس تەجربەی ئێوە بکەن بە مەدرسەیەک تەجربەی ئێوە بیکەن بە فەلسفەیەک لە مشکی خۆیانە لە هیچ شتێ ناومێد نەبن ئەوەی کە منداڵی نییە بزانێ زۆرێک لەوانەی کە دەناڵێنن بەدەست منداڵەکانەوە زۆر جار ئاواتی مەرگی منداڵەکەیان دەخۆن و زۆر جار دەڵێن خۆزگە هەر نەبووی تایە ئەوەی کە سیارەی نییە بزانە زۆربەی لەوانەی کە دەعمەکەن سایق نین ئەوەی کە زەواجی نەکردووە خەفەت نەخوا ناومێد نەبێ ببینێ زۆرێ لە کێشەکانی مەحکەمە بەداخەوە لە بینی هاوسەرەکانایە ئەو ئافرەتەی کە زەواجی نەکردووە ناومێد نەبێ ببینێ و بزانێ بەم شێوازە بمێنێتەوە تا ئەوەی کە تەلاق بدرێ و دوای ئەوە ئەوانەی کە نەخۆشن بە هەمان شێواز ناومێد نەبن بزانن و ببینن زۆرێک لەوانەی کە دەمرن و وەفات دەکەن بەلەشی ساغەوە دەڕۆن تەواوی کێشمەکان تەواوی سراع و ناخۆشی و ناڕەحەتەکانی دنیا ئەگەر ئینسان ئەم تەجربە جوانەی ئێوە وەربگرێ بەڕاستی دەیکا بە مەدرسەیەک دەیکا بە فەلسفەیەک بۆ دروستکردنی ثیقە بۆ هیممەتبەرزی کە ئەم سەراوسەری قورئان خوای پەروەردگار مسلمانان فێر دەکا لەسەرەوەی کە ئینسان چۆن ثیقەی بەخۆی بێ بۆ خوایە خۆشەویستانم ثیقەت بە خۆت نەبێ نەک ناتوانی نەخۆشی و ناخۆشی دنیا تێپەڕێنی ناشتوانی خوای پەروەردگار لە خۆت ڕازیکی ناشتوانی لە دنیای بە ئیسلاحەت بژی بزانە ئەوانەی خۆیان ئینتیحارەکەن نسبەی
عالمی ئەوروپا لە تەقاریرەکان بە تایبەتی تەقاریری منظەمەی عەفی دووەلی بێنە سەیری کە ئەوانەی کە خۆیان ئینتیحارەکەن بە تایبەت لە دانیمارک و وڵاتانی تر و یا ئەوروپای شەرقی کە زۆر زیاترە لە ئەوروپای غەربی بزانە ئەو نیسبەیە لەوانەیە کە نەخۆشن یا لەوانەیە کە لە شتاغن لە ١٠٠ بەرەو ژوور لەو کەسانەیە کە لەشیان ساغە و تەندروستن بەحساب بەڵام دڵیان نەخۆش فایچی ثیقەیان بە نەفسی خۆیان نییە پێیان وانییە کە بتوانن ئیبداعکەن پێیان وانییە کە بتوانن چاکسازیکەن پێیان وانییە کە بتوانن خەڵکانێک تەجربە لەوان وەرگرن جەنابەت خۆی پەروەردگار تاقی کردیتەوە بەم نەخۆشیە ئایا دەزانی خۆی پەروەردگار هەموو پێغەمبەرانی بە ناخۆشترین شێواز تاقی کردوتەوە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی ئەشەد الناسی بەلاء الأنبیاء ثم الأمثل فالأمثل ناڕەحەتترین کەس لە دنیاە پێغەمبەرانە کەواتە پێت وان نەبێ کەس وەکو تۆ نییە پێغەمبەران لە تۆ زۆر زیاتر ناڕەحەت کراوە و دەفەرمێ جەزا و پاداشت و نزیک بوونەوە لە خوا بە ئەندازەی ناڕەحەتە بە ئەندازەی نەخۆشی و ناخۆشی دەرونی و جەستەیی و مێشک و ئەوانەیە چەندێک ئینسان لە چواردەورە ناڕەحەت کرێ لە جەستەیە ناڕەحەت کرێ ئەوەندە لە خۆی پەروەردگار نزیک دەبێتەوە بۆیە خۆی پەروەردگار لە بیدایەتی سوورەتی عنکەبوتە دەفەرمێ ئەلیف لام میم أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين خواهي پروردگار دفرمي آيات دزانن وبيان واي خلقي كإيما لخوة دروس بان كردون وليان دقرين وتاقيان ناكينوا نخير بيقمان ليان تاقي دكينوا و هەڵیان دەبژێرین لە دوای تاقیکردنەوە بزانین کێ خۆڕاگر بووە کێ لەگەڵ بەرنامەی خوایە کێ لەگەڵ چواردەورە کێ بووە بە میهرەبان و بووە بە دکتۆر بۆ چواردەوری و کێش بە ناومێدی خۆی و چواردەوری ئەوەندەی تر ناومێد کردووە من بە چیرۆکێکی خۆم کۆتایی بە ئەم باسە دێنم لە خزمەتانە ئێمە مودەیەکی زۆر لە وڵاتی خلیج بووین ئەم چیرۆکەم تا ئێستا نەگێڕاوەتەوە مامۆستایەک بوو مامۆستایەکی زۆر بەڕێز ئێستا عەمری خوای کردو نای مامۆستا ئیبراهیم بوو ئەو زەمانە طبیعەتی حەملەدارەکان وابوو بەشێکی زۆریان مامۆسایانی ئاینی بوون لە جەلسەیەک لەو جەلسانەی کە کۆمەڵی دکتۆر و مامۆسایانی ئاینیم داوەت کرده بوو ئەو مامۆستا ئیبراهیمەش تەشریفی هێنابوو لە شاری مەدینە لە کاتی قسەکردنا سێر دەکەم مامۆستا ئیبراهیم زۆر بێتاقەت زۆر غەمبارە زۆر پەشۆکا و وەکو چۆنەڵی حاڵی شپرزە کە پیاوێکی زۆر ساڵحیش بوو لێیان پرسییان مامۆستا بقەزابی هەر بەم زمانەڵی کەشتێکە و غەرق بووە نە قسەیەکەکەی نە پێکەنینێک نە سوعبەتێک هەر سەر گوزەشتەیە ناگەڕیتەوە وتی بەچی پێ بکەنم دڵم بەچی خۆش بێ نەخۆشێکیان ناوە بە من کە عەلەساس لە حەجا لەگەڵ منابێ دوای لێرە فەحسیەکەی نەخۆشیکی زۆر قورسی هەیە تەلەفۆن بۆ عایلەکەیە کە مەڵێم ئەگەر زانیوتە بەم شێوازە نەخۆشە بۆ داوتە بە من بۆ هێڵاوتە منیش قوربەسەر بم بە دیار ئەوە ئێخۆ بێ من هیچ نا لە عەرەفە بە تایبەت کە یەکێکە لە تایبەتمەندترین کاتی حەج کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی الحەج و عەرەفە ئەبێ واز لە 44 نەفەر بێنم بچم لەگەڵەوە لەناو ئیسعافێکا دانیشم ئەو 44 نەفەرەش من هێناو من پارەیان ناوە بە من بەچی معلوم هەمووی تفو لعنەتم لێ ناکە چۆن 44 نەفەر ڕازی کەم ئەی ناشکرێت دەست لەم نەخۆشە بەربەم ئەگەر شتێکی لێ بێ حکوومەتی سعودی یەکەم کەس کە محاسبەیەکا منم ئەڵێ ماڵەوە وتیانە مامۆستا وەڵا وتومانە حەزی لەوەیە خۆی داوای کردو ئەگەر بمرێ با لەوێ بمرێ ئێمەش لەسەر داوای خۆی نردومانە و ترساوی نەگەر پێت بڵێ نێڵی بێت بۆیە پێمان نەوتوی جاوتی لەسەر ئەو چیرۆکە من زۆر بێتاقەتم و ئێستا نازانم بەرەو مەککە ئەچین لە کاتی عەرەفەیان من چی بکەم واز لە 44 نەفەر بێنم یا بە دیار ئەم پیاوە دانیشم چاریش نییە مەجبور لەگەڵ ئەوا بم عەلا کولین کات ڕۆی وەختی حەج هات ئێمە ئەم ساڵە وەکو جالیەیەک لە جالیەکان وەکو بانخواز دەگەڕین بەسەر خێمەکانە ئێستاش لە یادمە لە شەوی مینایە چوومە ناو خێمەی مامۆستا ئیبراهیم من وتارم ئەدا ئەمە هی تقریبا نزیکەی 10 ساڵ زیاترە لەمە پێش لە دوای تەواوبوونی وتارەکەم لەوەی کە ئیتر دەستمانە کرد بە دوعاکردن و بە دەستە جەمعی کە لەم شوێنە مبارەکاین کە خۆی پەروەردگار هەندێک لەو ڕەحمەت و میهرەبانی خۆیمان پێ عەتاکە تەلەفۆنێک هات بۆ حاجێک مایلەکەی لێکەوتە خوارەوە و دەستی کرد بە گریان وتمان چییە قوربان وتی وەڵا مامۆستا ئیبراهیم سیارە لێی داوە وتم چۆن وتی بەرە وەڵا سیارە لێی داوە و ئەڵێن لە خستەخانێ عەلا کولی نێمە چوومە دەم مامۆستا ئیبراهیم بێهۆش بوو فەقیر دوای ئەوەی کە سیارە لێی دا
و 8 مانگ بۆ ساڵێک بۆ زیاتر بە بێهۆشی مایەوە دوایەوەی گیانی لەدەستدا و وەفاتی کرد. ئەوەی سەیرە ئەم پیاوە خەمی نەخۆشێکی بوو واللهی من بە چاوی خۆم چوون بە دوای ئەو نەخۆشا بگەڕێم قسەم لەگەڵا کرد وتم حاجی فڵان دەنگ و باسی چۆنەوتی وەڵام مامۆستا زۆر بێعیبە وتم چاک بوویتە تۆتی عالەمی خوامتیانەمە هەر زۆر ساخ ئەم خەمی ئەوی بوو خۆی نەخۆش کەوت خۆی وەفاتی کرد ئەو چاک بوویەوە. چەند کەس بووە عیلاجی نەخۆشی کردووە و خۆی وەفاتی کردووە. شاعر ناڵێ وقبلك تداوى المريض الطبيب فعاش المريض ومات الطبيب. زۆر جار لەو پێش دکتۆر چارەسەری نەخۆشی کردووە بەڵام نەخۆشەکە مردووە و دکتۆرەکە مردووە نەخۆشەکە ماوەتەوە. هەر لەم کوردستانەیە لەم شاری سلێمانیە ناسیاوێکمان پیاوێکی زۆر خانەدان پیاوێکی زۆر دڵسۆز و خەمخۆر برایەکی هەبوو بە هەمان شێواز بێهۆش بوو. دکتۆرەکان لە ئاخیری ئەو فەحش و فحوسانەی کە بۆیان کردبوو ئیزنیاندا بووتیان بژی چەند ڕۆژێکی کەمەژی وەکو چۆنەڵی ئینجانی مردنیان بۆ دەرکردبوو. ئەم پیاوەش لەبەرەوە پیاوێکی خانەدان بوو پیاوێکی زۆر میهرەبان بوو لەگەڵ عایلە و براکانی و لەگەڵ چواردەوریە چوو بوو خام و هەروەها جلی کفن و تەرتیباتی بۆ براکەی کڕی بوو. من خێزانی بۆی گەڕامەوە وتی مامەسا کفنەکەی هێنایەوە ڕۆژێ وتمەوە بۆچی تە پیاوە کەوتی وەڵا براکەم ئینزانی مردنی بۆ دەرچووە وتویانە ناژی بژی چەند سعاتێکی کەم یا چەند ڕۆژێکی کەمەژی جا حەزم نەکردو لەو کاتا کە ئەو وەفاتەکە من مەشغوڵی خەڵکو و بە خێراتن و تەعزێم حەزم نەکردووە کەس مەسرەفی تەعزیەکەشی بکە بۆیە بە پارەی خۆم کفنەکەم بۆ کڕیوە. قەدەری خواوە بێ یەک دوو ڕۆژەم پیاوە ئەژی لە ڕۆژی سێهەم و چوارەمە ئەم پیاوە کە کفنەکەی کڕیوە چێتە دەرەوە سیارە لی دەیە هەر بەو کفنەی کە بۆی کڕی بوو خۆیانی پێناشت. کابرەژ نزیکەی چەند ساڵێک دوای ئەوە ژیە. ئەم نمونانە زۆرن ئەزیزانم. ئێمە پێویستە ئەم تەجربە جوانەی کە ئێستا ئێمەی تیاین ئەم نمونە جوانانەی کە ئێستا ئێوەی تیان کە ئێوە حەقە ئەم کردارە بکرێ بە کتێب کە من پێشنیار دەکەم بۆ گروپی گەشبین مادەم ئەوەندە گەشبین بوون توانیویانە ئەم نەخۆشانەی کە دڵیان ساغە ئەم نەخۆشانەی کە تەنها لە جەستەیە مۆخیان و عەقڵیان و هۆشیان ژیرە بتوانن تەجربەی ئەمان بتوانن ناڕەحەتی ئەمان بتوانن چالاکی ئەمان بکەن بە کتێب تەرجەمە بکرێ خەڵکێکی زۆر چاوەڕێ ئەکا بزانێ ئایا نەخۆش چی بکە ئایا نەخۆش چۆن هەڵکا لەگەڵ نەخۆشی هەموو شتێک پەیوەست نییە بە دەرمان و حەب ئەوەندەی وەکو ئەبوقرات کەوتیانە ئەبوو الطیب ئەوەندەی شخصیەتی نەخۆش پێویستە تەشخیصی نەخۆشیەکە پێویست نییە. سقراطیش یەکێکە لەو فەیلسوفانەی ئەڵێ دکتۆری سەلیم ئەوەیە پرسیار لە شخصیەتی نەخۆش ئەکا پێش ئەوەی پرسیاری نەخۆشیەکەی بکە. داواکارم خۆی پەروەردگار شیفا و ڕەحم و میهرەبانی بەسەر هەموو لایە بڕژێنێ. داواکارم خۆی پەروەردگار ئەم گەشبینیەی ئێوە ئەم ڕووگەشیەی ئێوە ئەم تەجربەی جوانەی ئێوە بۆ تەواوی نەخۆشەکانی تر بگەیەنێ. داواکارم خۆی پەروەردگار ئەم ناڕەحەتیەتیان بۆ بکا بە ذخر و بۆ بکا بە ڕێنمونی و بۆ بکا بە ڕێگایەکی کورتی قەوبڕ لە بینی ئێوە و بەهشتا خۆی پەروەردگار هەموو لایە دامەزراوکە وصلی الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين. دەستەکانە خۆش بێ مامۆستا خۆی گەورە پاداشتی بەخێرە باتەوە ئینشاءڵڵا. بەڕێزان ئەمە بەشی یەکەم بوو سپاس بەخواتەوە بوو ئینشاءڵڵا بەشی دووەممان هەر لە ئێستاوە دەست پێکە ئەتوانن بفەرمون بۆ بینینی کاری دەستی خانمانی توشبووی شێرپەنجەی مەمک لە هەمان کاتا لە بەشی دەرەوە خواردنمان حازرە بەس هەروەکو بیرخستنەوە ئەگەر عەزیەت نەبێ خواردن مەهێنە ناو هۆڵەکە لەبەرەوەی یاسای هۆڵەکە ڕێگە بەو شتە نایە ئینشاءڵڵا ئەتوانن دەست پێ بکەن فەرمون.